ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و جارێکتر خۆشحاڵم بەوەی ئازیز دەکەمەوە لە بەرنامەیەکی تر لە کەناڵی هیواوە. بەرنامەی ئەمڕۆمان وەک لە عنوانەکەشیا دیارە، لە ناو نیشانەکەیە دیارە، سەبارەت بە لە ساڵ دووەمین ساڵیادی ڕاپەڕینی تشرینی عێراق و هەروە لە پێشوازیە سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق دەبێت. بەڵام بەر لەوەی بچمە ناو بابەتەکانی بەرنامەوە، بە پێویست ێزانم ئەوەی ئازیز ئاگادارکەمەوە کە لە ماوەکانی ڕابردووە دیارە من لە ئێوە لە بەرنامەکان و لێوەی ئازیزدا بڕام هۆکاری ئەوەش لە دەستدانی هاوڕێیەکی ئازیز و هاوکارێکی زۆر نزیکی کەناڵەکەمان هاوڕێ مامۆستا عەزیز بوو. دیارە ئێمە وەک کەناڵی هیوا وەک خۆشم لە سەروبەندی ئەوەیان کە بەرنامەی تایبەت دیکۆمنتاری تایبەت سەبارەت بە ئەو هاوڕێیە و یادی ئەو هاوڕێیە و کار و هەڵسوڕانەکانی ئەو هاوڕێ ئامادە بکەین. بەڵام تا ئەو کاتە ئێمە دیارە لەم بەرنامەی بە پێویستم زانی کە دووبارە ڕێزی ئەو هاوڕێیە بەرز ڕابگرم و نیشانی بدەم کە ئەو کەسێک لە هاوکارە نزیک و بەرجەستەکانی ئەم کەناڵی ئێمە بووەوە ئەرکێکی لەسەرمانە کە یادی ئەو یادەوەری ئەو بەرز ڕابگری. بابەتێکی تر کە پێشەوەی بچمە ناو بەرنامەکانەوە پێم خۆشە ئاماژەی پێ بکەم، ئەویش ئەو خۆپیشاندان و بڵین گردبوونەوە ناڕەزاییانەیە کە بڕیاری لەسەر دراوە لەگەڵ یەک شوێن لە کوردستانە ساز بدرێ ڕۆژی دووشەمە و دیارە ئەو بانگەوازە کە ممکنە بەشێکی زۆر لە ئێوەی ئازیز دیبێتتان سەبارەت بە گردبوونەوەیەکە بۆ ناڕزایی دەربڕین سەبارەت بە زیندانیانی بادینان کە ئەوە ماوەی بەشێکیان ماوەی ساڵێک و چەند مانگێکە لە زیندانان تەنانەت بەبێ دادگایی کردن بەبێ ئەوەی فرسەتیان پێ بدرێ کە سوکاریان ببینن بەوێ فرسەتیان پێ بدرێ پارێزەریان هەبێ و بە هەموو مانایەک ئەو شێوازەی مامەڵە ئەکرێن ئەو بەرخوردی بەرامبەر بەوانەکرێت دوورە لە هەموو پێوانەیەکی شارستانی و جارێ باواز لە مافی مرۆڤوانە بێنین، بەڵام تەنانەت پێوانەیەکی شارستانیش مامەڵە ناکرێن. بۆ ئەو مەبەستە کۆمەڵێک چالاکوان بڕیاریان داوە کە ڕۆژی دووشەمە لە کوردستان لەگەلێک جێگا لە بەردەمی دادگاکانە سەعاتەی بەیانی خۆپیشاندان ساز بن، گردبوونەوەی ناڕزایی ساز بن و لە هەندێک لە وڵاتەکانی ئەوروپاش لەوانە لە ستۆکۆڵم و لە لەندەن لە مانچستەر و لە دیارە لە برۆکسلیش نیازێکی ئاوا هەیە کە لەو شوێنانەوە لە جێگای تریش کە تا ئێستا بە ئێمە نەگەیشتووە خۆپیشاندان سازدرێ. دیارە بە پێویستی ئێزانم و دیارە نازانم چەندێک پێویست بێکە ڕای بگەێنم کە بەشداریکردن لەو خۆپیشاندان و ناڕزاییانە ئەرچێکی سەرشانمانە بەرامبەر بەو چالاکوانە نەبەز و دلێرانەی کە سەرڕای هەموو ئەو سەرکوت و هەموو ئەو ئەشکەنجەی کادرێن لە دادگایە، بەڵام تا ئێستش خۆڕاگرن و لە بەرامبەر زەبر و زەنگی دەسەڵاتی پارتیا ڕاوەستاون. بانگەواستانەکەم لێرەوە کە هەرکەس بە پێی توانای خۆی بەشداری ئەو خۆپیشاندانە بکەوەش بڵێم کە خۆپیشاندانەکەی ستۆکۆڵم سەعات 5 ئێوارە لە بەردەم پەرلەماندایە. بەم پێشەکیەوە چمە سەر بابەتی ئەمڕۆی بەرنامەکانمان. دیارە لە ئێوە یازی شاراوە نییە کە لەم تشرینە لە ئۆکتۆبەرە 2 ساڵ بەسەر ئەو خۆپیشاندانە جەماوەری و بەڕاستی ڕاپەڕین و هەندێک ناوێن ناشۆڕشی جەماوەری لە عێراقاتی ئەپەڕێ ئەو شۆرشە و ئەو ڕاپەڕینەی کە هەر ناوێکی لێ بنین، بەڵام خۆشانێکی جەماوەری زۆر بەرین و فراوان بوو و ڕووداوێک بوو کە بە یادەوەری من لەوێنەی نەبووە لە عێراقا، یاخود ئەوەی کە مێژووی عێراق بزانێ ئەزانێ ڕووداوی لەم بابەتەوە ڕاپەڕین لەم بابەتە وێنەی نەبووە. دوای 2 ساڵ لەو ڕاپەڕینە چی کراوە و ئەو خواستانە بەچۆ گەیشتون سەبارەت بەم بابەتە و هاوکات سەبارەت بە هەڵبژاردنێک کە بە جۆرێ لە جۆرەکان وان نیشانە درێ بەرەنجامی ئەم خۆپیشاندان و ناڕزایی و ڕاپەڕینەیە سەبارەت بەو هەڵبژاردنەش قساکەین. گەلێک تێڕوانینیان هەیە کە بایکۆت بکرێ، گەلێک دەڵێن بایکۆتکردن چارەسەر نییە، ڕێگە چار نییە، گەلێک پێیان وایە کە بێ واوەتر لە بایکۆت بەرخورد و مامەڵە لەگەڵ ئەم
دیاردەی وام هەڵبژاردنە بکرێ ئەچینە سەر ئەو بابەتانە و بۆ ئەم بابەتەش من هاوکارم هیوا عومەرم لەگەڵا و هەروە میوانێکی ئازیزیش میوانی ئێمەیەویشت هاوڕێکاوە بێسارانیە بۆ ئەوانەی هاوڕێکاوە ناناسن بڵێم کە ئەو چالاگوانێکی مەدەنی و هەروە چاودێرێکی سیاسیە و دیارە لە کاتوساتی ڕاپەڕینەکانی عێراقا ئەو بە بەشداریکردنی ڕاستەوخۆی ومانەوەی لە ساحی تەحریرا ئەوانە گەلێک لە ئەزمون و تەجروبەکانەوە لە نزیکەوە دیتووە کە ئەتوانێ سەرچاوەیەکی زۆری زانیاری بێ بۆ ئێمە و بتوانێ کۆمەکمان بکا بۆ تێگەیشتن لە مەودای ئەو ڕاپەڕینە و هەروەها سەبارەت بە ئەم هەڵبژاردنەکەوەکو دەستکەوتێکی ئەو ڕاپەڕینە باسەکرێ من بە خێرهاتنتانەکەم ئازیزان زۆر خۆشحاڵم کە بە یەکەوەین بە تایبەتی هاوڕێکاوە کە بەشدارمانە و درەنگ دەرەکەوێ هاوڕێ هیوا زوو لێرەیە بەڵام هاوڕێکاوە دەمێکەمە پاش ماوەیەشی دووری درێژەمە یەکەم جارێتی زۆر بەخێراتم سپاس هاوڕێجان زۆر سپاس بۆ بەرنامەکەتانەوە بۆ ئەو دوانگەری ئێوە زۆر باشە زۆر چاکە هاوڕێ هیوا بەمە دەست پێ بکەین کە ئەم خۆپیشاندان و ئەم ناڕزایانی کە لە 2 ساڵی ڕابردووە دەستی پێکردو ئەوانە بە جۆرێک لە جۆرەکان هەڵبژاردن بە بەرەنجامێکی ئەو خۆپیشاندانە باسەکرێت و ناوە برێ بەر لەوەی بچمە لای هاوڕێکاوەم پێم خۆشە نەزەری تۆ سەبارەت بەوە بزانم بەو پێی کە تۆش لە نزیکەوە چاودێری ئەمانی ئەم بابەتی سلااو شەمەڵ جیان سلااو لە ڕێکاوەش سلااو لە بینەرانی کەناڵی هیوا لە ڕاستیدا بابەتی یعنی لە کاتێکە ئێمە 2 ساڵ ئەمڕۆ ینی 2 ساڵ یادی راپەڕینی ئۆکتۆبەر دەکەینەوە لە ساڵی 2019 و لە هەفتەی داهاتوش عێراق هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام دەدا وەکو شەماڵیش ئاماژەی پێکردکە هەڵبژاردننی پێشوەختە وەک ئاوتفوت و یان وەکو نەتیجەیەکی خۆپیشاندان و دەستکەوتی خۆپیشاندەرانی عێراق سەیر دەکرێت لەگەڵ کۆمەڵێک گۆڕانکاری تر لە ڕاستیدا یعنی لە کاتێکە هەڵبژاردنە بەڕێوە دەچی و بەوەشمان بیر نەچێت کە ڕۆژی هەینی داهاتوو هەڵبژاردنێکی گەورە ئەوەی پێشبینی دەکرێت لە شاری بەغدا و لە زۆربەی شارەکانی تریش یادکردنەوەی ئینتیفازەی تشرین بەڕێوە بچێ و بەو مانایی کە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان لە عێراق بەردەوامیەیە من پێم وایە یعنی هەردوو بابەت بەجێ لە جۆرەکان هەم یعنی یادکردنەوەی ڕاپەڕینی ئۆکتۆبەر هەم هەڵبژاردنەکان ڕاستەوخۆ پەیوەندیان بێگومان بەیەکەوایە بەڵام لێرەدا سیاغەی پەیوەندیەکە چۆن لە ڕاستی ئێمە دەچینە سەر ئەم بابەت ئێمە یعنی لە مێژووی وڵاتانی دەوروبەر و لە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان و ئینتیفازەی بەهاری عەرەبیەوە بگرە بۆ ئۆکتۆبەری عێراق لە ڕاستیە دەرس و لە ڕاستی وانەی زۆری تێدایە کە حرەکاتی ئیجتیماعی و ئەو حرەکە و بزافە کۆمەڵایەتی کە ئێستا دروست بووە دەتوانێت کاریگەری زۆر بنوێنێ لەسەر گۆڕانکاری سیاسی و ئابووری کۆمەڵایەتی و لە ڕاستیە دەتوانێت جۆرێکی تر لە مشارەکەی سیاسی ڕاستەقینە کە ڕاستەخۆ کاریگەری لەسەر ناوەندی بڕیار هەبێ بێنێتە کایەوە ئەوەی کە ئەگەر سەیری دوایین بەیاننامەی با بڵێن ئەو گروپ و لایەنە سیاسیەکان بکەین لە ڕاستیە من پێم وایە خوێندنەوەیەکی دەقیقیان کردووە لەسەر ناڕەزایەتیەکان کە لەسەر ڕۆژی ڕابردوو بە بۆنەی یادی تشرین ڕایانگەاند وەروە هەر لەوێژ ئەعلانی وایان کرد کە هەینی داهاتوو خۆپیشاندانە باز لە 2 خاڵی گرنگ دەکەن من پێم وایە بۆ ئێمە گرینگە ئەگەر بچینە سەربابی هەڵسەنگاندن و ئەگەر قسە لەسەر بابەتی هەڵبژاردنەکان بێ بە تەسەوەڕی من هەڵبژاردنەکان بە دیوێکە ڕاستە وەکو دەستکە و دەخوێندرێتەوە و تەنانەت ئەو گۆڕانکاریانەی تریش کرا لە مەسەلەی قانونی هەڵبژاردن لە ڕەفزکردنەوەی ڕۆلی ئەنجومەنی پارێزگاکان لە هەندێک کەمکردنەوەی ئیمتیازاتی بەرپرسان هەمووانە کرا لە ڕاستی ئێمە لە بەرنامەیەکی تر پێشوو بە درێژی باسمان کرد کە ئێستا جارشکە منەوە دووبارە ئەەکەمەوە پوختەکەی ئەوەیە لە ڕاستیە لە نەتیجەی ڕێکخراو نەبوونی وەحدەیەکی با بڵێن فکری سیاسی یان ڕێخستن
کۆی ناڕەزایەتی و حراکە ئیجتیماعیە بە ئاراستەیەکی تر برا کە ئێستا دوو بەرەی دروست کردووە کە بەرەی بایکۆت و بەرەی بەشداریە. بۆ مەبەستم لێرە لە چییە لەوەیە لە ڕاستیە راپەڕینی عێراق ئێستاش راپەڕین بەردەوامە و ئێمە ناتوانین یعنی بڵێن راپەڕین شکستی هێناوە لە ڕاستیە بە جۆرێک کۆرۆنا فریان کەوت. من وازانم کە کۆرۆنا فریای دەسەڵاتی عێراق کەوت، دەسەڵاتی لوبنانیش زۆر دەسەڵاتی تریش لە دنیاە. بەڵێ ئەمانیش لە بەیاننامەکە ئاماژە بە کاریگەری ئەم مەسلەیە ئەکەن، بەڵام بەدیوێک لە ڕاستیە مەسلەی احتیواکردنی ناڕەزایەتی خۆپیشاندەران بۆ سەر لە نوێ فەڕستکردنی ڕەچەتەیەکی تری لیبرالیەتی نوێ لە ئاستی سیاسیە و لە ئاستی قانونی ئینتخابیە لە ڕاستیە یەکێک بوو لەو بابەتانی کە ئێستا جاری چرنا ئومێدیەکی گەورە هەموو ئەو داتایانی کە کۆی ئەکرێتەوە و بەپی یاسا تازەکە پێمان دەڵێن کە تیاری مەسهبی و دینی و لەسەر بنەمای قەومی ئەمانە لە ڕاستی و حەزابی ئەو حەزابانەی کە ئێستا لە دەسەڵاتن جارێشتر زۆرینەی دەنجی هەڵبژارنەکان دێنەوە. مە خاڵی یەکەم. خاڵی دووەم ڕاستیە دەرکەوت کە ئەو کۆمەڵی پاکێج ڕاگەیەندرا ئەمە جۆرێک لە ینی پاکێجێک فەرز کرا لەسەر خۆپیشاندەران، ئەمە داواکاری ڕاستەقینی خۆپیشاندەران نەبوو. ئەم پاکێجان لە ڕاستیە بە وەختی لەگەڵ وەرەقە سپیەکەی ئەم کابرایە کازمیش نەیتوانێت لە ڕاستی چارەسەری کێشەکانی عێراق بکە، بەڵکو ئەزمەکانی قوڵتر کردەوە. وەلی ئێستا لە ڕاستیە لە دوایەم ئینتیخاباتە من پێم وایە عێراق زارێکی ڕوبەڕۆی حراکێکی تری ئیجتیماعی دەبێتەوە. ئێمە دەکەیت لە درێژەی بەرنامەکە قسە لەسەر ناوەڕۆکی ئەم بابەتە بکەین و قسەی زیاتر لەبارەی ئێمە ڕوبەڕۆی چ زۆرێک لە بایکۆد و چ زۆرێک لە بەشداری لە هەڵبژاردننی هەفتەی داهاتوو دەبینەوە. زۆر دروستە. من پێم وایە کە یەکێک لە بەرەنجامەکانی هەرتەنها ئەم هەڵبژاردنە نییە، یەکێک لە بەرەنجامەکانی ئەم خۆپیشاندانەی خۆم ڕاپەڕینە لە کوردستانەوە بوو کە دەستگای دەسەڵاتداران ومانە وەرەقەی سپیان هێنا بە حسابم وەرەقەل بەیزایان هێنا کە بۆ خۆی پڕە لە تەڵە و پڕە لە کێشەی گەورەکە دووبارە نیولیبرالیزم لە ئاستێکی زۆر بەرفراوانترە کاریگەری پێ بداتەوە. ئەچمە لای هاوڕێکاوەتوە سەبارەت بەم بابەتە سەرنجت چییە؟ بەشدارێکی چالاکی خۆپیشاندان و ڕاپەڕینەکان بووی، ماوەیەکی دوور و درێژ لە ساحەی تەحریر بووی. ئایا بە بڕوای تۆ لەوێ خەڵک داوای ئەم هەڵبژاردنە پێشوەختیان نەکرد؟ جاش کە سڵاو هاوڕێیان لە سەرتاوە ئەبێ بەعزێ شت بڵێم ئەم ڕاپەڕینە بۆ چوونی من گەورەترین ڕووداوی شۆڕژێری لە مێژووی عێراقایە. تا ئیستا لە هەموو مێژووی عێراقا ڕووداوی سیاسی جەماوەری گەورە ڕوویناوە کە خۆی ئاگەشتە چەند میلیۆن کەسێ بەشداری تیا کرد. ڕۆژی هەبوو ڕۆژی قوتابیان کە بەشداری تیا کرد بە کامە لە میلیۆنێ خەڵک هاتە سەجادەکان و ئەگرێتەوە. بە شێوەیەک تەسیرێکی ئەمنە گەورەی هەبوو کە سیستم منزومەی حکمی خستە لەرزان، خستە شۆکێکەوە کە قەت توقع نەکردووە دوای تقریبا ئەتوانین بڵێ 15 ساڵ لە حکمی ئیسلامی دینی بوونی ئەو هەموو میلیشیایە ئەو هەموو پشگەرە کە بتوان ئەو جەماورە کە لە ساڵ 99 ئەتوانین بڵێم یان 90 مەسەبی شیعین دژی بەوان بۆستەوە. لەبەرەوە سیستەمەکەی و منزومەکەی تووشی شۆ کرد و نیان ئەزانی چۆن لێ دەرچن بە شوێک ئەوەی کە شانی باسێ بکرێت. یەکەم قووەی سەرەکی بەشداری ئەوە گەنج و لاوان بوون. ئەمە شێشە بە زۆربەی زۆری بەشدارەکانە بە لاوان بوو. ئەو بینی لە ئیتیل لە 5 ساڵ و 4 ساڵ تیا بوو تاکو 20 شەشی سیر نەبوو بەلایەوانێکەوە ئەمری 20 ساڵە تیا بەشدارەکات هیچی نەدیوە لە سەدامی نەدیوە تەنە حکم نەمیدیوە. ڕۆیشان لە ساحەی خەلانیەوە ئەچوومەوە بۆ ساحەی تەحریر ئاو نەختێ با بڵین هینان دانام و بەردوش بلۆکوشت بۆ تەفتیش مناڵێکی گەنج مراقب عنی مراقب بە بابڵی نعلێکی لاسیکەوە بە فاندێشی پیسی دڕاوە یعنی دەنشی کلمە عەرەبیە لە معدومە هیچ شتێکی پێێنی ئەوە نەبێت. کوڕی خۆم تەمەنە چەنە؟ وتی مامەجان زۆرم دیوە وتم قەیناکە زۆرە دیوە تەمەنە چەنە؟ وتی 7 ساڵ
يعني تو توشي شوكة بكجنجش أو لو عمرها بيت الاحتوال أما اللي همشونا كان لبرو منظمكي توشي شوكة نان زين شون درشن بهدو بهمش تك راسي أبون بس أويكوا نجاة يعني بيه لقال شو رازي نبون دواكاري سرشي أم شورشة أم رابرينا أم تشينا أو ني مجموعة شب تنها انتخابات نبو انتخابات طبعا أقع حسابي كي لراسيا ما هنا شي بيشكاتيني هم شش ماني فرقة خد بجوري قانون انتخابات أبوي صالي دهاتو ماني شوار ماني بينج انتخابات كريه لبرو شش ماني بيشتر هيك وانا قراوة يا كم دعوة انتخابات يا كم دعوة يقوريني عادل عبد المنيان كرد دوم لا انتخاباتك بكريت لجير قانوني انتخابي ديمقراطي عادلة من نقطة سيم قصي سلاحي منفلت كواساحي كدرشوا سيطري بيوتي مالي سياسي باري سياسي كاكريه وجي أبا محاسبي بابلين بوكوجكاني انتفاض رابرينكا ومحاكمة كردني قندلكان وهروها مجموعة خال بكوا بيجاتو لبرنامج كامل بو جورانكاري للسيستمكيا هرتشون يبو أنواع أشكال قصة هنا بيشوا كوا بيتو جي عادل عبد المدبي جتواني يتروبوا نيان تواني دوايك عادل مجبور وكوا شقشي لأخويا ودرشو أم كازمان هنا كلا راسي مش تمثيلي شيكي لتمثيل كاني دائري هردو إيراني وهردو أمريكي كبرهم صالح السروشي كومادي عراقي دور نبو لم سيناريو لم تمثيلية بهناني كاظم كاظم مصطفى كاظمي تلبيشي بابلين فرمان بريشي برهم ولا صالح كاني 2008 و 2009 لسليماني كوختي بابلين روزنامه شان دركدو ام باركي وام تنويله كبرهم بيتو لا همو او بلام خالي سرشي ك بكوجي او رابرين بوكو يو باسان كر مسألة كورونا كبو كتد مجال نبو بوتواني او رابرين بردوام بيه بلام دواي كوابو رابرين كوستا بابلي منظومي حكم واستخبارات وميليشيات عسكري مرتبطة بهمية أنا وبتابة حزب الله جماعة تالي الصدر جماعتك عصائب الحق أما هسه باختيالات السياسية كالتاريخ العراقي السياسي نبي نراولا راستيا بوشي استخدام بعث لصالح حتى كان مجموعة كادري شيوعيا شبي اختيالات كده وكو عامل الضغط بو قضية جبهة لسليماني لكاليماسيا مجموعة شتي سياسي هبو عسي آمو تشيشي أوانا كوا مجموعة الشعوب شبي أنا كشتو يعني بردواني بلام هیچ کاتی بوی عراق نمو کتو لها مشارکانی عراق لیستی کشتن هیا لیستی کشتن هیا بو ام گنجانی بتابتی او چالاک وانانی که بجدار بیان ترسان هبولی که دوری ببینه لا دوای راپری و بردامی راپری و تأثیری هبی لسر خلقت و لسر شقانی هبی مجموعی کشتنی که تایسا خود الحوصو بیس کستی پریو تایسا مجموعي ديالك باسي بحدودي 20,000 زكريا أورك هربو إضافة بمبرا قطع دكان بوقسا كان يستال هولير ولا سليماني كم بي تايباد بو أو جنزانا دروس كراوا كلا لا ترسي ميليشاي صدروا شيعكانو يعني وضع عراقة هلاتون يعني هم لهولير كم بيامو دروس كراوا هم لسليماني زقلوي من چندين مالي هاوري خومان دبينين ك چەندین گەنجیان لە ماڵەکەی خۆیان لە هەولێر و لە شارەکانی سلێمانی داڵدەداوە و چەپی تر یعنی لە هاوڕێیانی تر لە حزبی شوعی کرێکاری عێراق ئەم ڕۆژە پەیوەندیان پێوە کردم کە گەنجێکی زۆریان ئێستاش شارەکانی عێراق بەجێ دێڵن لە کوردستانی شەجێ دەبن ببوورە بەڵێ لا بل راسته چکە مەسەلەی ئەو قەزەی ئەو اختیالاتی سیاسیە شتێکی منظەمە شتێکی مرتبە شتێکێکەوە هەموو عراقی گوتوتەوە ناوچی بەغا و ناوچی بەشبەرە نەک تەنها شارەکاندا حتا قەزاونەحەکانی شگرێتەوە اینجا ئەمە ناکرێت ئەگەر شتێکی منظەم مرتب نەبێ کەوا جیاتی سیاسی میلیشیاتی عسکەری و ئەجهزەی مخابراتی بدەتەوە بێ باشکاش دیارە کەوا مجموعی حزب الله بوو مجموعی تاری سەدرن و هەرێکی بۆ هەدەفی خۆی کە هەمووشی
لە خزمەتی ئەو مانەوەی و هەیمنەتی ئەو بوونی میلیشیاتی شیعەیە و ئەو نوع تەیاراتی ولایی کە پێوتی ولایی بێت و کۆنتڕۆڵ بکێتەوە. دوێنێ با سەوتفا پێرێ جمدا قسەیشی علی خامنەی کرد کەەوە باشکرا باسێکێکەوە گەنجانی عێراق توانێن معاملەیەکی داخلی سەرکوتکەن گەنجانی باشکراشتەکە دیار بوویکەوە ئەوە ئەگەرێکەوان دەسی ئەوانی دوونیە لیانەوەنێ. بەڵام لەگەڵ ئەمەشە کەەوە ئەمەکرێ ئەو ترسیان بڵاوکەتەوە قەناعەتێکی کاملم هەیە. ئەو زمینەی کە دروستی کرد ئەو شۆڕشەی دروست کرد ئەو ڕاپەڕینەی دروست کرد ئەو جەماوەری خردەوە ئەو زمینە تایسە ماوە هیچ شتێک نەگەڕ ئەم انتخاباتی کە ئەکرێ لە ڕاستە هیچ شتێک ناگۆڕێ بێگومان. بەڵێ هەر ئێستا من وازانم کە ئینیش هاوڕێ هیواش ئاماژەی بەوەدا کە لە ڕۆژەکانی داهاتووە ینی ڕۆژی هەینی بڕیار وایە کە خۆپیشاندانێکی جەماوەری فراوان بکرێ و من چەند تەقریرێکم خوێنەوە ینی خەڵک لەسەر جادە پرسیاریان لێکەنوانە بەشداریەکی لە هەڵبژاردن یان نایکەی بەشی زۆری بایکۆتەکە بایکۆتی ئەم هەڵبژارد ناکاڵێ لەبەرەوەی هەمان تاس و هەمان حەمامە هەمان ئەو توغمە حاکمە و دەسەڵاتە حاکمەی کە لە ڕابردووە ئەم جارە وێنەی خوانە گۆڕن و شقی خوانە گۆڕن و لە فۆرمێکی ترا دووبارە دەسەڵاتەکردن ینی خودی سیستەمەکە ئاڵگۆڕشی بەسەرا نهاتەوە بە بڕای من ینی ئەم سیستەمە لە عێراقا بە جۆرێک ینی ئەوەی پێوترێت تاڵانکاری بەڕاستی من پێ خۆشنی پێ بڵێم گەندەڵی بە جۆرێک ڕێگۆڕیشەی داکوتاوە کە هیچ هەڵبژاردنێک ناتوانێت لە ئەم چوارچێوێ دەرچێت و ناتوانێت سیستەمە کۆتایی پێبێن ینی هەڵبژاردن و ئەم ئالیەتە لە دیاریکردنی ئەوەی کەوا چێ ئەتوانێت حکوومەت بکە و چێ ئەتوانێت معارەزە بێ وەچینەکە بە جۆرە لە جۆرەکان ئالیەتێکە بۆ دیاریکردنیەوەی چی ئەتوانێت تاڵانی لەوەی تر زۆرتر بکژینە بە هیچ جۆرێک لە جۆرەکان لە بەرامبەر مەسەلەی خودی تاڵانکاریە ناوەسێتەوە. بڵێ من ینی سیاغی پرسیارێکە کەم ینی لە ڕاستیە زۆرترین ئێستا باڵێنەوەی کە لە گۆڕەپانەکە دەبینین باڵێن بەرەی بەشداری و بەرەی بایکۆتە دەمەوێت بە چڕی تێگەیشتی خۆت لەسەرەوە بدەی و دوای ئەوەش هاوڕێکاوە بە هەمان شێوە ئێوە چۆن سەری ینی ئەم دابەشبوونە دەکەن لە نێوان بایکۆت و بەرەی بەشداری لە باردۆخی ئێستاە مەتی بە هاوڕە شمال ماون باتە لە ڕاستە بەرەی بەشداری ئەگە حسێبی بکەی ژمارەیەکی کەمە لە جەماعەتی تشرین بەشداریەکەن دەوری مصفا کاسمی نەختی هەڵی خەڵەتان مجموعی کابراشیە مستشاری سەهلانیکەوە ئەو بیمە بەرگەوە دەتێنی گەڵاکە پەیوەندی گەڵاکردن چی کرد و چەند حزبیشان دروست کرد بەشداریان زۆر محدودە قوی سەرەکی کە ئەوە بەشداریەکە هەم ئەو قووە تایفرانەیە کە تا ئێستا لە 2023 تاسە حکمن هەر یەکەی لە خۆی و وەکو ئەو حیوانی نەمیبیا هەیە ئەمیبیا پارچە بێت و نشتی خۆی دوور دەکاتەوە لەگەڵی هەرێکی خۆی ئەدنوە وەشکاڵ حزب و گروپاتی تازی دروست کردووە ئەگەر ئێمە بۆ ساڵ خاڵە ئەم هەڵبژارین داهاتوو کە عێراقا بەردەوامی منزومەی کەوا حکمی عێراقی کردو تایسا بە شێوشی خراپتر نەک باشتر بە خراپتر چکە بۆ هەستەکەن بە قووت ئیستاێ بە قوترن لە پێشتر چ بە تەوقعاتی خۆیان ئەوان توانیان ئەو ڕاپەرینە سەرکوتکەن ئەوان بتەوقعاتی خۆیان کە مادام توانیان ئەو سەرقەوە خۆتکە مادام توانیان هەردە بێت پێشەوە مادام توانیان هیچ کەسێکی گەندە نەچێتە محکمە قانون و دیاساوە مادام توانیان بکوژەکان کەسیان نەکرێت و باتام توانیان ئەم هەموو کوژرا و کوشتنی ئەمەندەکان بە تەوقعاتی ئەوان کەوا ئینسان لە بەهێزترن و توان چیان بیکەن بەڵام جارێشکە وکو من لە خوێندنەوەی خۆم لە ساحی سیاسی خوێنەوەی متابعەم لەگەڵ ڕووداوەکانە و تێکەڵبوونم و پەیوەندیم لەگەڵ بەعزێک کەوادری سیاسی چەپ و ینی هەر چەپیش نەمێکەوە پەیوەندیم دروستکە لەگەڵە لە کاتی بوونمە لە بەغا ئەو تەوقعام هەیە کە هەچی ئەو زمینەیەوە پەڕاپێنەکەی دروست کردووە ماوەت و ئەمێنێتەوانی و دروست بێتەوە و هیچ بە شێشی سەرهی نازانم غەریبی نازانم ئەگەر لە ماوەشی کەمە بێت و هەڵنێت و ئەو ڕاپەڕینە شەرنی ئەو ڕاپەڕینەوەکو جارە هەڵباتوانێ بەڵام بە شێوەیەک لە شێوەکانی کە دروستی بێتەوە لەم بینات چالاشی زۆر کرا
بۆ کەوا بتوانن ئەو نقاتە لاوازەی کە هەبوو لە ڕاپەڕینەکە بەتایبەتی نەبوونی بارێکی سیاسی خەتێکی سیاسی با بڵێن لژنەی تەنسیقی مشترک قیادێکی سیاسی مشترک ئەمانە هەموو کاریگەرێکی گەورەی هەبوو لەسەر بەردەوامی و سەرکەوتنی نەکە ڕێکاوە من پێم باشە لەبارەی ینی دواتر دەگەڕێمەوە لای جەنابێت ینی ئەم تێگەشتە بۆ ینی ئەم پرسیارە بۆ هەرسێکمان مەترەحە ینی لە نێوان ئەم دوو بەرەیە باشە ینی بەشداری بە دیری بەشداری نەکردن چییە؟ ئایا بە دیری بەشداری نەکردن و لە کاتێکە بەرەی با بڵێن بەرەی بایکۆ تا ئێستا نەیتوانیوە خۆی ڕێک بخەوە من هیوادارم لەو هەڵبژارنەی کە هەینی داهاتوو قرارە بکرێ ئەمە سەر بچێشێ بۆ بەرەیەکی بەدیل لە ڕاستیەوە شتتر بێنێتەکایەوە بەڵام ئێمە تا ئەم ساتە قسە لەسەرەوە دەکەین کە بەدیلێکی واقعی لە بەرامبەر ئینتیخاباتە لە عێراق نەخراوەتە ڕوو ئەمە چ دۆخێک دێنێتەکایەوە دەگەڕێم وڵات بە وەڵامی ئەم پرسیارە وڵام ویستم شماڵ تێگەیشتنەکەی خۆی تەواو بکە دواتر لەم بارەوە گفتوگۆ زیاترەکەین. من بە بڕای من باسی بایکۆت ینی قسە لەسەر بەشداری نەکردنە زانین چۆن بایکۆت زۆر جار تەسویرێکی تۆزێک ناڕۆشن ئەدالەوە کە تۆ بۆ نمونە بڵین حیزبێکی دیاریکراوە بە شەرتێک و بە مەرجێکی دیاریکراو قسە لەسەرەوە کاڵێ من بەشداریام هەڵبژاردنە ناکەم بایکۆت یەکەم بە دلیلی چی بە دلیلی ئەوەی مەسەرە مەرجەم هەیە گەرم مەرجە ئیزافە بکرێتە سەر ئەم یاسای هەڵبژاردنە بۆ نمونە من ئەتوانم بەشدار بم مەسەن بۆ نمونە من پێم وایە بە هەنێک لایەن هەن لە عێراقا لەم جۆرە بەڵێ حیزبی شوێ عێراق زانین چۆنە من لەگەڵ تەسویرەیە بڵین گۆشەیەکی زۆر گەورەم هەیە گەر نەگاتە 180 پێم سەیرە نەبەرەوەی ئەساسەن باسەکە لەسەرەوە نییە کە من مەرجێکی دیاریکرااو دابنێم بۆیە هەڵبژاردنە بتوانێت نوێنەرەوەی واقعیەتی ڕەئی خەڵک بێ چونکە هیچ شتێک لەو شتانەی کە لە عێراقا هەن هیچ زمینێک لەو زمینانی کە لە عێراقا هەن ناتوانێت ینی ئەو ئاماژانە ئەو شتانی کە لە عێراقا هەیە ناتوانێت ئاماژەی هەڵبژاردنێک بێ کەلانی کەمی بڵین میزداقەتی پێوە بێت تەمان هەڵبژاردننی پەرلەمان لەسەر تاسەری دنیاە ئابڕووی چوە بەڕاستی لە ئەمریکاوە بیگرە تا ئەوروپا ئەوانە زۆر بەدەگمن خەڵک بینی ئێستا ئەگەر مەگەر ئەچن بەشدارە بن لە هەڵبژاردنە نەک بە دلیلی ئەوەی کەیانەوە مەسەرەن شتێکی باشتر لە ژیانیان ئاڵ و گۆڕکاوانە بەشێکی بۆ ئەوەیە کە ئەساسەن ژیانیان خراپتر نەبێت لەوەی کەوا هەیە بەربگرن بەوەی کەوا هێزێکی یەمینی و سەرکوتگەر یاخود هێزێکی ڕاسیست یاخود عنسوری یا کۆنەپەرست زۆر کۆنەپەرست بێتە سەرکاریانی زۆرتر شێوازێکی دیفاعیە نەک شێوازێک بێ بۆ ئاڵ و گۆڕپێدانی ژیان و ئەوانە زۆرتر بە محافەزەکردنە لەو سەر ئەوەی کە هەیە نەک بەدیهێنانی هیچ خواستێک و داواکاریی خەڵکوانە خەڵک بۆ بەشدارێکە لە هەڵبژاردنەی جنا هەموو کەس دەزانێت هەڵبژاردننی پەرلەمانی ئێستای تر زۆر کەمتر لە جاران نەتوانێت منعکسکەرەوە یاخود ڕنگدانەوەی ئیرادی جەماوەر و خەڵک بێ لە جێگەیەکە کە میدیاکان بەدەستی دەوڵەمەنەکان و ملیاردێرەکانەوە لە جێگەیەکە کە اقتصاد بەدەستی کۆمپانیاکانەوە کۆمپانیەکان لە دەوڵەتەکان گەورەترن لە جێگەیەکە کە دەوڵەتەکان وردە دەوریان هەتا دێ کەمترە بێت و پراوێستر ئەخرێتەوە ئەوانە هەرە بن بە خزمەتکاری کۆمپانیاکانە بن بە هینێک بڵین مریشی ئاڵبوونی بۆ لای بینەر دروست بێ بەڵێ باشە ینی ئەم پرسیار دروست بێ بەرەی بایکۆت ئەوەی قاتعان ینی باوەڕی بە تێکۆ خەباتی پەرلەمانی نییە بەڵێ ئەی ئەمە خەریکی چییە ئەمە چیەکە موقعیشە سیاسی ینی ڕەنگە ئەمە یەکێ بێ لەم سوالانی ئێستا لە لای بینەر بێ بەڵێ ناکەم ئەمە مبەرڕێکە بۆ پاسیڤون یان دەکرێت مبەرڕێک بێ ئەمە بۆ بە پێچەوانەوە بە پێچەوانەوە زین چۆناخە من خودیەوە هاتم بێمە سەر ئەوە بڵێم کە مەسەلە کەلیمەی بایکۆت باسکردن لە بایکۆت تۆزێک عکسیەوە ناکاتەوە ینی ئەمە هەموو هەڵبژاردنەکان لە دنیای ئاوایە بەڵام ئەوەی کە لە عێراقا ڕوو ئەدا ئەوەی لە عێراقا ئەکرێت و لە جێگەیەکە میلیشیا دێ بە ئاڕۆژووی ڕووناک بە ئاشکرا ئەچێتە ناو ماڵێکەوە ژنێک و پیاک بە خاتری ئەوەی کە بەشداری لە خۆپیشاندانەکان نەکردووە لە بەسرا لە بەرچاوی مناڵەکان تیربارانەکە و ئەپژێ ئەم هەموو کوشتارە ئەم هەموو قامع ئەمە هەموو سەرکوتە لە جێگەیەکە زمانێک هەمان ئەو فاکتە شەماڵ هەمان ئەو فاکتە حاڵەتی خۆپیشاندانی شەکرێ عین لەو حاڵەتە بڵێن خۆپیشاندانیش
نابێ بکرێت لە بەرەوەی توی تیژەیە نەنە باسەکە لەسەرەوە نیە باسەکە لەسەرەوەی ئەمە مەجالێک نایڵێتەوە بۆی کە تۆ هەڵبژاردنێک بکەیت ئازادانە خەڵک بتوانێت بە ئازادی دەنگی خۆی بن نە هەڵبژاردن مواجهەیە خۆ مواجهە ئەکرێت کوشتاریشی تایە و تۆش پەلامارە دێت و پەلامارە دریتوانە بەڵام هەڵبژاردن قەرار وایە بڕیار وایە میکانیزمێک بێ بۆ ئەوی بە شێوەیەکی ئاسایی و هێمنانە مەدەنیانە متەحەزیرانە ئازادانە خەڵک بڕیار وایە مەبەستمۆنێکە وایە بەڵام بڕیار وایە کەوابێت کە خەڵک بڕوانێنەری خۆی هەڵبژێر بۆ بەڕێوەبردننی کاروباری کۆمەڵگا بەڵام تۆ لە جێگەیەکە کە بەستەنها ئەوەنە مخالفی دەسەڵاتێک و دەستگایەکی تائیفی یاخود گروپێکی مافیایی ئەوانەبی لە ماڵەکەی خۆتا بکوژن بەچی پاشان ئەزانی چۆنە دەسەڵات و کۆمپانیا و پارە و ئەوانە لە عێراقا بە جۆرێک تێک هەڵشێراون ئەساسەن زەحمەتە زۆر زەحمەتە تۆ خەڵک لە دەسەڵات بخەی یعنی ئێمە کاتی خۆی باسیەوە کرا مەسەلەن مەسعود بەرزانی نەبێ بە سەرۆکی کوردستان و ئۆمانەوەی شێشیکە بێ بە سەرۆک و هەڵبژاردننی لە بەرامبەر بکرێ مەسعود بەرزانی سەرۆکی کوردستان نییە هەر وەفدێک دێتە عێراق و ئەوانە چێتە دەفتەری مەسعود بەرزانی چێتە مەکتەبی مەسعود بەرزانی مەسعود بەرزانی کولفیکولە لە کوردستانە نە ڕئیس جمهورە نە بڵێن سەرۆکی هەرێمە نە هیچ پۆزیشنێک و هیچ جێگایەکی هێوانە بەڵام مەکتەبەکەی مەسعود بەرزانی لە هەمووی ئیترە ئەمە دەلالەت لە وجودی دەسەڵاتێکی میلیشایی ئەکا لەگەڵ دەسەڵاتی میلیشایی هەڵبژاردن کارساز نییە بەڵام قسەکە لەسەرەوەی ئایا بایکۆتکردن ئەوەی کە هەر نەچین بۆ بژار لە ماڵەوە دانیشین کافیە بە بڕای من پێشتریش باسمان کردووە جارێکی تریش لەم بەرنامانە ئەم مەوزوعانەمان هێنا ئاراوە و پێشنیارمان ئەوە بۆ ملایەزان پێشنیارم ئەوەیە کە بۆنەی هەڵبژاردنەکان بکرێتە بۆنەی خۆپیشاندان یعنی هەر ئێستا لە دەرەوەی وڵاتەکە لە ناویشەوە لە کوردستانە ئیمکانی نییە لە دەرەوەی وڵات بەڕاستی ڕۆژی هەڵبژاردن ڕۆژی دووشەمەی داهاتوو یاخو یەکشەمەی داهاتوو بەردەمی سەفارەتەکان ببێتە بەردەمی خۆپیشاندان دژی پارتی یەکێتی دەسەڵاتی هەرێم دەسەڵاتی عێراق ئەم دەسەڵاتی ئەم میلیشیانە یعنی ببێتە مناسبەیەکیەوە و ببێتە پریشکێک بۆ سەرهەڵدانەوەی ئەو خۆپیشاندان و ڕاپەڕینی هاوڕێکاوەش و تۆش پێ دوایەکە تەنزیمکردنی حیوارەکان و ئەوانە هەوڵمدا ڕۆلی پێشکەشکار لێرە ببینم ئەوڕێکاوە تۆ تێگەیشتنەکە تەواو نەکرد ڕێی تۆ چییە لەم هینە یعنی بۆ منە تۆ تا ئێستا ینی ڕای جەنابەت وا دەبینی کە جەنابیشت لەبەرەی بایکۆتی یان بایکۆت بەو سیاغەی کە شەماڵ قبوڵیەتی ڕێی تو چێ لەسەر ئەم مەسەلەیە بەڵێ بایکۆت خۆی لە خۆیە ئەوی ئەتوانی بڵێ پرۆسەیەکی دیموکراسیە کەوا تۆ بەشداری ناکەیت لەو هەڵبژاردنە لەبەر بازی خاڵەوە ویش لەوانێ با بڵێن کە شەماڵ باسی کرد هاوڕێ شەماڵ باسی کرد لە ظروفی عێراقە ئەڵێن ئەو زمینەی کە هەیە لە ظروفی زمینەی انتخاباتە زمینێکی دیموکراتی نییە زمینەیەکە کەوا ئەو شروط کە بودی پارەی سیاسیە قەزی میلیشاتە قەزی حکم منزومەیە چیە لەبەرەوە ئەم منزومەیەکی زمینەیەکی ئەوەنی کە بتوانێت ئەو انتخاباتە هیچ بگۆڕێ لە حکم و لە منزومەی حکمی عێراق بۆیە مجموعەیەشە لەوانە حزبی شوعی هەستاوە بە بایکۆتکردنی و مجموعی ئەحزابی بچوشی کەش و هەروە مجموعەیەکی جەماعەتی تشرین بێ بەڕێی من ئەگەر ئەو بەرێ سەرکەوتووتر ئەبوون ئەگەر بیان توانە بەرەیەشی بایکۆتی گەوریان دروست کردایە ئەو ساکە بەرەی بایکۆتەکەش لەگەڵ بەرنامەیە بوو بەرنامەیەشی کە بۆ ئەوەی کە تۆ تەنها ئەوە نیە کە بچی بۆ کە ناچی بۆ دەنگان و انتخابات بەڵکو تۆ بەرەیەکی بایکۆتی لەگەڵ بەرنامەیەکە کە تۆ دش بۆ بەرنامەیەکەوە حکومەتی ئەیبا بەڕێگاوە لە زمینی ئەو منزومەی سیاسی با بەڕێگاوە لە زمین انتخاباتە تۆ بەرنامەیەکی سێبەر مقابل دروستەکەی لە بەریە اینجا ئایا ئەو دانیشتانی کە ئەکرێ ئیسا لە بەغا لە شارەکانی جێش کرا ئەو لجە تەنسیقانی کە کراوە دروست بووە لە بینی زۆر گروپاتی تشرینیە ئایا توانیانیان ئەتوانن بگەنە ئەو ڕادەیە کە ئەو بەرەی بایکۆتە بخەنە ڕادەیەک کە بتوانێت ڕۆڵێکی گەورە ببینێ بەرامبەر تاڵکم ئەمێکم خاڵی دۆمیشان لە باشترین انتخاباتی دیموکراتی کە بکرێت لە عالەمە لە عێراقا لە هەر شوێنێکا بێ ئەبێ نابێ ئەوە جێی تێکۆشانی شەقام بگرێتەوە تێکۆشانی شەقام بەنگلیزی پێوترێ extra parliamentary struggle
یعنی تێکۆشانێکی زیاتر لە پەرلەمان ئەبێ شان بە شانی انتخاباتی پەرلەمانی بڕۆبەرگە و عاملێکی ضەخت بێت لە قوت لەسەر چی لەسەر ئەو پەرلەمانە بەجێڵنەیە لە بەرەڵا بکرێت و مجموعەیە بێرۆکرات و مجموعەیە انتهاجی و مجموعەیە گەندەڵ بەناوی دیموکراتیەوە حکم و بەرامبر بەرەگاوە ئالێرە چ دەورە بینێکەوە ئیسا حالی نە لە عێراقا هەیە نە لە کوردستانە هەیە بوونی بزوتنەوەیشی بەهێزی بزوتنێشی مەدەنی کە بتوانێت ئەو مەدەنێشی سەربەخۆ دوور بێ لە نظامەکانەوانێ دوور بێت لە ڕژێمەکانەوە دوور بێت لە پارەی حکومەکانوانێ ئەم حرەکەی ئایا مجتمعی مەدەنی بێت ئایا بزوتنی ئافرەتان بێ قوتابیان بێ لاوان بێ بێکار و برسیەکان بێ بێکارە بە ئاتڵ بەتاڵەکان بێ نقاباتی کرێکاران بێ ئەمانە خۆیان لەخوانە شتێک دروستکەن ببێتە حرەکەیشی مەدەنی کە دائیمە لەسەر شەقام بێ بۆ ئەوی کەوا بتوانێت عاملێکی مراقب بێ لەسەر چییە چاودێر بێ لەسەر پەرلەمان و ئامشی زەخت بێ سەر پەرلەمان و دموکراتێکی شعبی بە بەو خەڵکە لە دۆری خۆی ببینێ لە بینی تخا ئەمە لە عێراقا پێویستی بەو هەیە لە کوردستانە پێویستی بەو هەیە دەست خۆش بەهاڕێکەوە لە ڕاستیە من ئەگەر دەرفەتم بدەم بە کورتی من لەسەر ئەم بابەتانە لەسەر مەسلەی یعنی بەرەی بایکۆت و بەشداری چەند تێبینیەکەدام لە ڕاستیە من لەگەڵ لە کۆتایی قسەکانی هاوڕێکەوە بێسارانیەوە دەست پێەکەم من لەگەڵ ئەو تێگەیشتم لە ڕاستیە هەر کاتێک چەپ کە مشارەکەی خەواتی پەرلەمانی کرد ئەمە نابێ لەسەر بنەمای تێکۆشانی جەماوەری و تێکۆشانی جادا ڕێخستنی خەڵک لەسەر بنەمای شوێنی کار و گەڕەکەکان بێ لە ڕاستیە بە پێچەوانەوە دەبێ کەناڵی پەرلەمان و شوێنی پەرلەمانیش وەکو شوێنێک بۆ پاڵپشتی ئەم شوێنانە بەکاربێ ئەگەر لە ڕاستیە تەسویرەکەوا بوو تۆ دەتوانی بەدیلێکی جیاوازتر لە بەرەی ڕاستڕە و تەقدیم بکە ئەگەر لە ڕاستیە تەسویرەکە تەسلیم بوون بوو بە خەباتی پەرلەمانی و خەباتێکی پراگماتیشی لە ڕاستیە تۆ یعنی زۆر بە ئاسانی ناتوانی هێڵە جیاکەرەوەکانی خۆت ببینی یان جەماوەر ببینی کە تو هێزێکی چەپی وە خاوەن ڕوئایەکی جیاوازتری خاڵی دووە من پێم وایە بەبێ ئەم دۆخی ئێستا لە عێراق و تەنانەت من پێوان لە هەڵبژاردننی ڕەنگە داهاتی کوردستانیش حاڵەتی وابێتە پێش ئەگەر بێت و هەر حرەکەیەکی جەماوەری و هەر حرەکەیەکی سیاسی تەنیا لەسەر بنەمای با بڵێن ڕیئاکشن و ڕەتفعل بەرامبەر بە ئاکشنەکانی دەسەڵات مامەڵە بکە من پێم وایە بە بەردەوام ئامادە دەبێت بۆی گۆلی لێ بکرێت لە ڕاستیە نەک هەنگاوێک بچێتە پێش دۆخی عێراق و لە ڕاستی هەرێمی کوردستان زۆر جار بۆ بە تایبەتی بۆ بەرەی چەپ بەداخەوە ئەگەر ئێمە قسە لەسەر مووقعی چەپ بکەین لە تەنانەت لە هەڵبژارنەکانی داهاتوو ینی هەبژاردننی داهاتووی عێراق و پەرلەمانی داهاتووی عێراق لە ڕاستیە لە هەموو ئەگەرەکان ئەوەیە کە چەپ تێیدا ئەگەر کەسێک دوو کەسەیە لە پەرلەمانی عێراق وەکو چەپ جێگایی بێتەوە ئەگەنا کە بەسەر بەخۆ خۆیان هەڵبژاردووە ئەگەرنا لە ڕاستیە لە پەرلەمانی داهاتووی عێراق چەپی تێدا نابێ و لە ساحەی سیاسی لە گۆڕاپانی عێراقا ئەگەر ئێستا ئەم مبادرەی حزبی شوعراق لەگەلانەکانی تر کردوێتی بەدیلێک پێشکەشنەکان لە جادەشە لە ڕاستیە چەپ مووقعێکی نییە کە بتوانێت کاریگەری لەسەر گۆڕاپانی سیاسی بکە بۆیە من پێم وایە لەوەها دۆخێکە ئەگەر بێت و بەرەی چەپ لە ڕاستیە لەم دۆخی بایکۆتە تێپەڕ نەکە ئەمە لە ڕاستیە لە دۆخی شیعارێکی پۆپۆلیستی دەمێنێتەوە جگە لە ناومێدی بۆ خەڵک لە ڕاستیە و جگە لە هەڵکشانی زیاتری هەیمەنەی دەسەڵاتی با بڵێن تائیفی و شیعەکان و تا ئەخیری لە ڕاستیە من تەسەوڕ ناکەم شتێکی تر جێگای ئەوە بگرێتن خاڵێکتر لە ڕاستیە لە سیستەمی ئێمە لە بیرمان نەچێت لە بەرەی بایکۆتە لە سیستەمی هەڵبژاردننی لیبرالیدا یان ئەوەی پێدەوترێت دیموکراسیەتی سەرمایهداری ئێمە لە ڕاستیە ژمارەی دەنگەکان نابنە پێوە بۆ سەرکەوتن و سەر نەکەوتنی با بڵێن بەرەیەک و بەرەیەکی ترواتە لەم هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەگەر بێت و 120 خەڵک مشارەکەی بکە هەر ئەمە هێزانەی دەبنەوە لە ڕاستیە ئەم هێزانار لە چوارچێ و 120 مامەڵە دەکەن واتە 180 مشارەکە نەکاتن ئەم گوێی لەو بابەتە نییە بیرمان نەچێت لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان نیوەی زیاتری خەڵکی کوردستان مشارەکەی نەکرد ئایا ئەم مشارەکە نەکردنا ئێمە چۆن مامەڵەمان لەگەڵ کرد ئایا چەپ گوتارێکی هەبوو بڵێ من گوتاری من گوتارێک بنیا بنێ تەسەوڕێک بنیاد بنێ لەسەر مشارەکە نەکردنی نیوەی زیاتری خەڵکی کوردستان و ئەو نیوەیەشی بەشداری کرد نیوەی زیاتری دەنجی بە پارتیوێچێتی نەدا
زۆر باشە ڕوویای چیە بوو لەم بابەتانە باشە من نەزانی چۆنە من جارێکی تریش لەم بابەتانەوە قسە کراوە و نەزەری خۆم لەم مەسەلەیە دەربڕی زانی چۆنە هەڵوێستێک کە من تعبیری لێکەم لە بەرامبەر هەڵبژاردنە مەسەلەکە لە سەرەتاوە لەسەر ئەساسی ئەوە نییە کە چی بۆ چەپ باشە و چی بۆ چەپ خراپە چەپ چێ ڕێبازێک بگرێتە بەرو ئەوانە من کەسێکم نظرێکی دیاریکراوی خۆم هەیە بەرنامە و نەخشە بۆ هیچ حیزبێکی چەپ و هیچ هێزێکی چەپ دانانێم هەر هێزێکی چەپ خۆی چی بە قازانجە و ئەوانە باوە بکە بەڵام باسەکە لەسەر جەماوەرە قسە لەسەر ئەوەیە جەماوەر چه هەڵوێستێکە وەربگرێ و جەماوەر چی نەکە ئەزانی چۆنە پرسیارە محەدەت لێ بکەم جەماوەر بەبێ حاڵەتی تەحەزوب ئەزانم ئەزانی چۆنە ئەزمونێکم پێ بڵێ بەبێ ڕۆڵی چەپ جەماوەر توانی بێتی شتێک چێ بکاتن بارحاڵ من ناڵێم ڕۆڵی دەوری پێشڕەوی ئەحزاب و ڕێکخراوی چەپۆوانە لە داخەمەژێ پرسیارەوە بەڵام ئەمەندەی کە قسە لەسەر ڕۆڵی چەپ و ئەحزاب و ئەوانە کراوە ئەساسەن جەماوەر وەکو حەشاماتێکی گوێڕایەڵی ئەم حیزب و ئەو حیزب سەیرەکرێەوە ئەوانە لە هیچ جێگەیەکە جەماوەر وەکو ئاکتەرێکی سیاسی چاوی لێ نەکراوە هەڵ نەسەنگێنراوە من پێم وابێ تێڕوانینێک کە من دەریێڕم لەسەر هەڵبژاردن و باسیەکەم تێڕوانی لەسەر خودی سیاست بە بڕوای من سیاستکردنی گروپی سیاسی دیاریکرا و ئەحزابی سیاسی دیاریکراو نییە سیاست دەبێت بە معنایەکی تر لێ بگەین بچینە ناو جوغزە بچووکەکانی کۆمەڵگاوە لەو جێگانەیە کە خەڵک ئەژی خەڵک کارەکە خەڵک ڕۆژانە مەینە دەچێژێ لەو ڕۆژانەیە کە هاتو هاوار بەسەریەکەکەن لە بەرامبەر وەزعێتێکی نالەبارەکە بەسەریان نەهاتووە سیاست دەبێت بڕاتەوە جوغزانەوە لێوە تعبیری لێ بکرێت بە بڕای من بەدیلی هەڵبژاردن بەدیلی سیستەمێکی ترە کە لە لۆکاڵەکانە دروستە بێ ئەحزابێکی چەپ هێزی چەپ کە ئەیانەوێ ڕۆڵیان هەبێت و ئین بێ ئەبێ ببینن کە جەماوەر لەکوێیە تعبیر لە خۆیەکە زانیشی جوانترین نمونەیە کە ئینتیفازەی تشرین لە خۆی نیشاندا ئەوەیە ئەو جێگایە ئەو مەیدانی تەحریرەی کە کەوتووە بەردەسی لە بەغایە و مەدانی ئازادکراوی جەماوەر بوو خۆیتیان نیشاندا شت بە بەلاش بوو سنووقی کۆمەکیاندانا بۆ ئەوانە کلیلەکان خستبە سەری هەر کەسێک پارەی پێویستە بیبات و هەر کەسێکی ئەتوانێت بڕات کۆمەک بکە ئەچی خواردن دەخوارد بەلاش بوو برینارە بووی دەیان کەس فریا دەکەوتن چارەسەریان نەکردی مشکلاتت هەبوو عیلاجیان نەکرد کۆمەلگایەکیان دروست کردبوو لەوەیە کە ئەو کۆمەلگا کۆمۆنیە کە خەڵکی عێراق خەوی پێوە بینێ جەماوەری عێراق و جەماوەری ناوچەکە و بگرێت جەماوەری دنیاش خەوی پێوە بینن ئێمە پێویستمان بەوەیە ئەو ئەزمونێک کە لە ساحەی تەحریردا هەبووە بیگوێزینەوە بۆ گەڕەکەکان و باسکردن لە سیاست هەڵبژاردن نییە باسکردن لە سیاست ئەوە نییە کە تۆ لە دیارە سەرنجام بێت دەوڵەتیش بکەوێتە دەست و دام و دەستگای دەوڵەت بەڵام ئەو بەچی ئەکرێ بەوەی کە شێوازێک و ئامرازێکی تری سیاسی لە بناغەوە لەو جێگانی خەڵک ئەژی لەوە بینا بکرێت و دروست بکرێتەوە لەبەرەوە من پێم وابێ ڕێبازێکی ترە بێ ئێمە سەیری ئەوە بکەین وە قسە لەسەر باسی هەڵبژاردن نییە چێ لە هەڵبژاردن ناچیە کاتوچی ناکە ئەوە تەسویری منە بەڵێ فەرموو هاوڕێکاوە پێم وابێ ئێوێ تاقیبی هەیە فەرموو هاوڕێجان بالنسبة فعلا ئەوەی کە لە تشريع ڕووی حرەکەی جەماوەری عەفەوی بوو يعني حتى بڵێن حزب سیاسەکان کەس تەوەقوعی ناکرد بەو نسبەتە ڕێژە گەورەیە ملایەنە کەسە بێتە سەجادە بۆ دەرەجەیە بەڵام لە کاتی نەکەشە ئەو ڕێکخرا و حیزب و شتانە خودەوری خۆشان بینی ئەو بینی مەسەلەن بەدەیان خێمە هەیە هەر خێمەکە ئەمە خێمەی بابڵی مەسرحینە دەچوە نەقاوی مەسرحین ئەمە خێرەی نووسرانە مکاتە نەقاوی نووسران لە پشت ئەمە هین سینەمایەکانە ئەمە هین سینەمایەکە ئەمە هین تشکیلینە ئەمە هینی بەدەیان با بڵین خێمە دروست بوو کە هەر یەکەی تماشاکەی هیچ چالەچەشی مەدەنیە کە گروپێکی مەدەنی بزوتنەوەشی مەدەنی لە پشتە کە خۆی لە خۆیەوە تەنزیمە هاوڕێشە ماڵ زەحمەتە ئێمە بتوانین لە مجتەمەعی نەک عێراقە لەم سەدەیە ئەو دیموقراتیە شعبی ئوفقی کە جەنابە باسێکی بتوانانی هەرەوە بە ئاسانی دەستماکەوێت لێرە تێکۆشان ئەبێ بە دوو تیجاه هەبێ یەکەم انتخاباتی ئوفقی عمودی کە پەرلەمانە بەڵام بۆ ئێمەی چەپ ئەوە شتێکی کافی نییە بەعکسەوە نوعەکە لە هەڵخەڵەتانە و لە هەچ کاتێکا بێ گەندەڵ و چی ئەتوانێت شەقێکە تەڵا پاشخۆ دەگات بۆی لە پێشەوتم بێت تێکۆشانی جەماوەری شەقام هەمیشە بەردەوام بێ
بەڵام ئەو هەمیشە بەردامێ ئەوش نابێ ارتجالی و عتیباڵی بێ و بەبێ بەرناو و بەبێ سەرۆک و بەبێ بوون لە پشتیە لێرە دەوری چی بێ دەوری منظماتی مجتمعی مەدەنی ئەبینی قوتیان چەنە باکیان چەنە سەربەخۆیان چەنە تێکەڵبوونیان بەگەڵ جەماوەرات چییە بڕ تەماشای هینی سوودان بکە خێمەیشی گەورە یان چەترشی گەوران دروست کرد بنای قول الحرية والتغيير أشكال ونوعية أبو نقاط مرحلة كما تواني دوري خوان بيني هذا بيشو جاوسي تكوتو قرينا بو عراق لظروف إستايا تجربة شيء جوربو همو لي فرمان إستا بري شاب كوتوتا روبر يعني بري بايكوت كوتوتا روبر هيج اختيار إشكالية إلا اختيار كأخوان تنظيم كانوا بشنو شقام تشجيع خلق كنوانية بيتو بورابرين هیچ اختیارێکی بەدیلێکی کامە دەستەوە إلا بدیلی شەقام و جەماعەر و بەهێزکردنی ئەو حرەکەیە اینجا ئەوەش ئەوێ بە ئامنێکی زەقت نابێ ئیستیغلال کرێ بۆ مەسلحەتی ئانی ئەم حیزب و حیزبە بەعکسەوە ئەبێ بەردەوامی حرەکی جەماوەری بێ و ئەو حرەکە جەماعە ئەو قوتەی ئەو ئینتیفاضەیە کە لە 2 ساڵەوە پێشکردی مثالتان بۆ گەرمەوە لە ساحەی تەحریرە كمن فتيك لي ما دو ساحة تحرير هبو ساحة تحرير سروة وساحة تحرير نفقك ساحة تحرير سروة تكلبو لا إسلامي لا خيمي سني شيعي شاب أم لا أو لا بس خيمي نفقك خيمي مدني كامل بو بالروجي نيورو تو أفرد يعني كشي شخصي من جالوا ندعي وراها بساحة تحرير أبروي بالنفقك وإلي هاتبو نفقك بس صدهان جنجي كرو كتش لو دانشن بشو أمانة شالاشير يعني نخشانشا وينانشا ياريد دومينانك طاولانك قرانيانا وتحلبرشيانك بتصدهان من بصدهان فيلم رسم ملايا كخوم قرتوما أمهم كشا جنجا هاتن رسمي على الأقل أم ديورانا أقر رسم ديورا كان أقر بخونيان بينيو كبينا ساحة التحرير واشتياب قرد حركيشي مدنيان دروس كد لو خوي لأخويا أو حركة مدنية ما ترسيش يجوربوا لسبب منظومة سياسية وبعد ذلك ما ترسيش يجوربوا حتى لسر بعض خيميس ساحي تحرير لسروة جاول ضمن صراعاتك أكيد مبارزة كافية ضمن حركة جماهيرية تبتشت تجاهكي على ربوي رولي تشاب أبي دور ببينه بس تشاب نابي أناني بتنهات باسي برنامج خوي بكاتو بوشوني خوي فرسكا الحركة الجماهيرية تو أبي كومبرمايز بي مشترك دوزيتو شكا جماهيري شي زور دور الله حسابه بلان بمعنى كلمة تشاب منو تونية تشابي غورانكاري أوي أو غورانكاري كمنو تو أمانة هنگاي كم ببو هنگاي دولة أو أيوة كاتب وكنت شايفين من المرحلة باش بيتش دوري شي ببينا يارمتي بم بو ذاتي خوكتو بو أقرب أو خالق جرينجا أجد شبي رول ببيني أبي كوبيتو أبي برنامج مشتركي أبي كومبرمايز بداني شيء كيش هي خوي نكا شتي مشترك داني بو مرحلة ومرحلة داهاتو أجد أو النكرة أو جماهير الجارش كبينو سرحك بينو رابرين خويناك بهنا رواد بوشي اتحاد طلبي بغاه قال امرو مظاهري وبجداري الرفاكه بجاري بصدان حزاكي تبيشو بوشي تكلاوه خلتي دو جوازيتيا لا تشابو لغير تشابو للجماعه قناعتها بأوروجاني كاتحاد طلبي بغداد انا اتحاد طلب بغداد هات الناو هنا وشار ناو ساحة التحرير هو نفقك أو اللي شايف فيضاني كدرت شيء بحرك خويخات أو هنا بحرك خويخات أبوات يعني حسابي 100,000 بوازن نفريك هموش جنج كر كيتش زربي زوري بحجاب أخو جرينجا ولو حاطة تؤبيني حجاب زربي زوري بتجلي مدنيوها تتبيشوا بزربي زوري شعارات خوين سويتي باشتعاراتي جوان جا من بدون شعارات أنا أقرام كتولات شيء بيني قوتي هي مدني أبيني توتي لناويانا كذا بين زين سيوتي بعربي سيوتي شتي جوان
من پرسیارەکەم لێرە ئەوەیە هاوڕێکاوە ئەو جوڵانەوە حرەکەتی کە تۆ باسێکەوەی لە تشریدان دەرکەوت ئەمە لە هەڵبژار ناتوانێت خۆی نیشان بە نایکات بۆیە لە هەڵبژار خۆی نیشانە دەلیلەکەی ئەوەیە زانین چۆنە ئەو شوێنە ئەو جوڵانەوەیە لە ناو جەرگە و لە ناو دڵی ئەم کۆمەلگای ئێمە مەوجودە و هەیە زانین چۆنە ئێمە چەپ فێری ئەوە بووین یا هەڵبژاردن یا دروستکردنی نیقابە یا دروستکردنی ڕێکخراوەی جەماوەری ئەوانە ئەبێ شێوازی تر لە ڕێکخراو بوون شێوازی تر لە مبادراتی تر لە پێکەوە کارکردن مەسەلەن چوزانم ئەو ڕێکخراوانە لە گەڕەکەکانە دروست بکرێەوەوانە کە کاروباری گەڕەکان بەدەستەوە بگرێ بە بیرکردنەوەی و بە ئاراستی ترا بیر بکەینەوە هەمووش ئێمە ناتوانین ئێمە فەرزیکەین بعجار واقع خۆی فەرزەکان غەڵەتە ئێمە بتوانین تەشکیلێک دابنین هەیکلێک دابنین شوەیەک دابنین ئەبێ ئاوا بەڕابڕێگاوە زۆر زەحمەتە باشترین نمونەیە کە پێم وتی اتحاد طلب بەغا چی اتحاد طلب بەغا ئەگە حسابی اتحاداتی طلبەی قوتابیان بکەی لە عێراقا 100 نوع هەیە ئەمە شیوعی ئەمە چی ئەوە چیە بەڵام ناویشان دۆزیوە بۆ هەمیان لەبەرەوە ئەگەرم بۆ نوقتەیە زەحمەتە ئێمە بتوانین فەرزی نوعێک لە هەیکلێت بکەین بەسەر جەماوەڕەکەیە ئەگە بمانێ جەماوەڕ بەشدارکە ئیمکان نییە انتخابات منظومە بگۆڕێ ئیمکان نییە باشترین گەرنتی بۆ گۆڕینی مجتمع و بابڵێن تەغییراتی دموکراتی وجودی حرەکەیەکی جەماوەری بە قووەت کەوا ئالەتی ڕێخستنی خۆی بدۆزێتەوە ئاەت لە قوتاب و مەکتەبەکانە بێ لە شوێنی ئیشکردنا بێ ئەبێ خۆیان بیدۆزنەوە ئەبێ خۆی واقعەکە فەرزیکە نمونەیەکە بۆ هێنماوانەیە هەفتاوسێ لە چیلی خۆ دەزانی خراپترین و بۆگەنترین و فاشترین مۆزاحین کرا انقلاب کرا کە چی کرا بۆچی ئەوان توانیان لە پێش بابڵێن کۆرۆنا 2 ملیۆن کەس بە تایبەتی گەنجان بێتە سەر جادەکان و فەرزیکەن بەسەر حکمی یەمینی فاشی ئیستایە کە ئەبێ ئیستفتایەکی جەماویری بکرێ بۆچی بۆ گۆڕینی دەستور و فەرداکە کردیشان بەسەریە چەپکۆ بۆوانێ لەگەڵیە توانیان هەمویان دوو تەقسیم سێ بێنێکەوە فەرزیکەن بەسەریە چۆن گۆڕێکرا بۆچی لە ناو ئەو جەماوەرە بەدەیان قیادەی جەماوەری دروست و خۆی هەڵبژار بۆ انتخاباتی و بوون ئەندامی پەرلەمانی چیلی لەبەرەوە ئەزینشی ڕەفزکردنی انتخابات بە شێوەیەکی عەمودی یعنی پەرلەمان ڕەفزکردنیشی قاتع غەڵەتە ئەبێ ئەو دوو تێکۆشەنە ئەگەر نایبنین دیموقراتی ئوفقی و دیموقراتی شعبی ئەبێ شان بە شانی یەکتریا بێ اینجا لە مجتمعاتی ئێمەی خۆمانە مجتمعاتی شەرقی مجتمعاتی کوردی مجتمعاتیە ئەم جمە شمولیانە دائما محاولاکات چی بکات ئەو حرەکە جەماهیریانە ئەو مجتمع من منظمەت مجتمعاتانە شەلل بکات لاوازی کە بیکرێ بەندەڵی کە شتی بکە بۆی دەوریان نەبێت تەماشای کوردستان کە یەک منەظەمە بەرێ بتوانێتەوە با بڵین سەربەخۆ بێ بتوانێت قسە بکە بتوانێت بەری ئەم و ئەوانە بێت لە هەموو لاشکەوت بگرێت بەرنامەکە کەمماوە ئەوڕکاوە دەست خۆش ینی من لە ڕاستیە هین یەکەم نییە لەگەر بەشی زۆری تێبینە بەشداریەکەت کۆکم یەک خاڵ ئیزافە بکەم یانی لەسەر تەجروبەی ئەمریکای لاتین کە ئەوڕکاوە خۆی زۆر ینی معجیبە و ئاگدارم و چەندی جار سەردانی مەیدانی کردووە و بە دوواداچوونی زۆر کردووە و من پێم وایە یەکێ لەو ئەزمونانەی کە یعنی چ لە ئەمریکای لاتینە لە مەسەلەی سەرکەوتنی خەڵک تێکۆشانی خەڵک اینجا تۆ بازە لە سەرکەوتنی چەپەکەی لە ڕاستیە مەسەلەی ئەو یعنی ئەم خوێندنەوە واقعی بینی و زانستیانەیە کە چەپ لێ هەیەی کە ڕەچەتە بەسەر مجتەمەع لە ڕاستیە فەرز ناکە یان ڕەچەتەیەکی ئامادەی نییە بڵێ کۆمەلگا بە مشکلە بێ لە چوارچێ ئەم واقعی ئەوەی هەیە کۆمەلگا دەخوێنێتەوە مامەڵە دەکە بۆیە من پێم وایە هەموو دەتوانین بڵێن تەلخیسی بەرنامەکە بەم ئاراستەیە کەم هەڵبژاردنە هیچ لە دۆخی عێراق ناگۆڕێ قەیرانی سیاسی و ئابووری و تەنانەت قەیرانی بنیاد و بنیادی دەوڵەتی عێراق بەردەوامی دەبێت و خاڵی دووەم ئەوەیە داواکاریەکانی جەماوەر لە ڕاستیە جێبەجێ ناکرێ و هەموو ئومێدەکەوەیە کەم حرەکە جەماوەریە سوودی لە خاڵە لاوازەکان وەرگرت بێ لە نەتیجەی بەردەوام بوونی
دەستکەوتی گەورە لە داهاتووە بەدەست بێنەوە کۆی لە هەفتی داهاتوو خۆپیشاندان نەکرێت. خاڵی سێم ئێمە لە ڕاستی هەرچەنە باسمان نەکرد پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا هەرێمی کوردستان و عێراق بە هەمان ئاراستەیە لە ڕاستیە بە معلقی دەمێنێتەوە. ئەگەر سەیری ئەم هێزانە بکەن کە لە کوردستان ئەمڕۆ باڵا دەستن و لیستی هەڵبژاردنیانەیە هیچ ڕوئایەکیان پێشکەش نەکردووە کە چۆن قەزیەی کوردی لە بەغدا چارەسەرەکەن لە کاتێکە تا دوێنێ مەسلەی کوردستانی و سواری شەپۆلی ڕفراندۆم بوون بۆ بەرژەوەندی حزبی بەکارانێنە ئەمڕۆ گوتارەکەیان جارشکە چوونەوە بەغدایە و جارشکە لە ڕاستیە نێشتنی هیچێک لەو سەربەخۆیە سیاسی و ئابووری و ئەم دۆخێ لە کوردستانایە و خاڵیشتر لە ڕاستیە مەسلەی یعنی بارودۆخی گشتی و مەسەلی ناومێدی خەڵک لە مەسەلی هەڵبژاردنەکان چ لە عێراق چ لە کوردستانە زیاتر یعنی بەرەو هەڵکشان نەڕوە و دوا خەڵ باسیش بکەمەویش ئەوەیە کە تا ئێستا چەپ لەم دۆخە نە لە عێراق نە لە کوردستانە چام لە حەزەیە لە ڕاستیە چەپێک نییە خۆی ئامادە بکە بۆ بڕێوەبردننی کۆمەلگا جورئەتی تێدا بێ کە لە ڕاستیە بتوانێت خاوەنددارێتی کۆمەلگا بکە بەو فراوانی کە ئێمە باسمان کرد. ئەمەش لە ڕاستی هەموو مؤشری ئەومان پێدەدا کە دۆخەکە لە ئەزمەی بەردەوامە دەڕاتن و زۆر سپاس. دەستە خۆش هیوا من پێم خۆشە کە ئەگەر بکرێ ئاوڕێکاوەش چووکە کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتاییە چێ ئەگەر ئاوڕێکاوەش بتوانێت بە دەقەیەک یا دوو دەقە قسە و باسەکانی خۆی کۆکاتەوە و منیش دوا قسەی خۆم بکەم و ماڵاوایی بکەین فەر بۆ هاوڕێکاو جارش کە ئەو دووباراکەمانێ وەکو هاوڕێکیواوتی ئەم هەڵبژاردنە قەیرانەکە قوڵترە کاتوانێت چاکتر خاوتر ناکاتوانێت هەموو زمینەی ڕاپەڕینەکە لێو ماوەتەوە ئەو قووەت جهاتانەی ئەو هێزانەی کە چوونە بەشی بایکۆت ئەبێ بکەونە حرەکەیشی شابی حرەکەی جەماهیری چەپ ناتوانێت فڵزی ڕەچەتەی خۆیکە فڕزی بابڕین بۆ جوونی خۆکە چەپ نابێت لە منطلقی کلاسیکەوە بۆی بچین کە ئەو ساحبی هەموو حقیقاتێکە هەموو حقیقت نیە لای چەپ بێ حقیقت بێتە ئەبێ گرنگە چەپ بتوانێت خێمەیەک بێ هەموو کەس کۆکاتەوە هەم ناو خۆیانە هەم لەگەڵ خەڵکەکە بۆی بتوانێت گۆڕانکە و گرنگیشە بەڕای من کە بتوانێت حرەکەی جماهیری حرەکەی مجتمعی مەدەنی استقلالەتی بگرێتێ بۆی ئەوان لەو استقلالەتەیە کە سەر بۆ خۆی کە هەن بتوانین کەوادری گەنجی تازی ئازای وریای دوور لە ڕسمیات و تەقلیدی حزبایەتیەوە بێنەکایەوە بتوان دەوری خوان بین. من هیوام هەیە بە بزتنەوەی جەماوەری عێراقی زۆر لەوەی کەەوە لە هی کوردستانە هەم زیاتر لە کوردستانە جیلێکی ڕاپەڕین جیلێکی دروست کرد ئەو جیلە باسانی واز لە تێکۆشان واز لە ساسن ناهێنێ دەتوانێت ئەو بۆ چوونی وایە زۆر باشە دەست خۆش هاوڕێکاوە منیش با بە قسەیەک ئەوە کۆتایی پێ بێنم کە من پێم وایە ئەم بەمەی پێوتری هەڵبژاردن لە عێراقا دیارە هەمووشمان لەوانەیە موافق بین لەسەرەوەی کە ئەمە جۆرێک معامەرەیەکە بە جۆرە پیلانێکە لە بەرامبەر ئەو جوڵانەوە جەماوەریە ئەکرێکە لە ئارایە بووە لە تشرینی ساڵی 2019 ئۆکتۆبەری ساڵی 2019 هاتە مەیدان. من بەم ئاعتیبارە پێم وایە نەک بایکۆتکردن ئەم هەڵبژاردنەمەی کە پێوتری هەڵبژاردن لە عێراقا شایانی ئەوەیە ڕیسوا بکرێت شایانی ئەوەیە پەک بخرێت شایانی ئەوەیە بەشداران تایە ئەوانەشی کە بانگەشەی بۆکەن و ئەوانە بخرێنە دەرەوەی کۆمەلگاوە خوان لە دەرەوەی کۆمەلگان و خۆیان فەرز کردو بەسەر کۆمەلگا ئەم واقعیتە بەرجەستە بێتەوە ئەمە مەوقفێکی عمومی نییە لەسەر هەڵبژاردن من پێم وایە بێ مەوقفی عمومیەوە لەسەر هەڵبژاردن معلومە و لە دەمی چۆتومانە هەڵبژاردن لەوانەیە بۆنەیەک بێ بۆی کەوا تێڕوانینی دروستتر و شۆڕجێڕانتر بتوانێت تعبیر لە خۆی بکە بەڵام ئەم فرسەتە لە عێراقا وجودی نییە و ئەگەر ئێمە بەدیلی هەڵبژاردن و بەدیلی دام و دەستگای سیاسیمانەوێت لە ڕۆژانی هەڵبژاردنە نابێ بیری ئەومان بکوێتەوە بەڕاستی هەمیشە مابێت لە فکریەوەی بین ئەو مبادراتانی کە خەڵک هەیەە بڕین بیدۆزینەوەی لە ساحەی تەحریرا بینیمان
نیشاندەری ئەوەیە کە ئەمە لە ناو گەڕەکەکانە بوونی هەیە وجودی هەیە ئێمە نایەن ناسینەوانی کە خۆیان بە پێشڕەوی سیاسی کۆمەلگازان نایناسن و تێکەڵینین پێویستە تێکەڵی بین و لەوێەوە ئەوە بدەین بنیادێکی تر پێکاتێکی تر دروستکەین و بیکەن بە بەدیلی ئەو دەسەڵاتی کە لە ئێستا لە عێراقا هەیە لە کوردستانیشا هەیە بەو جۆرە. من زۆر سپاسانەکەم دەستخۆش ئاوڕێکاوە ئەوڕێ هیوا سپاسی بینەرانی ژەکەم کە تا ئێستا لەگەڵمان بوون داواتان لێکم کە ئەم بەرنامانەی ئێمە لە ڕێگەی کەناڵەکانی خۆتانەوە شیر بکەن و بیریشم ناچێت دووبارە داواتان لێ بکەم کە کەناڵی یوتیوبی هیوا سەبسکرایب بکەن و بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسێنن تا یەک دیتینەوەیەکی تر لەگەڵ ئێوەی ئازیزە بە کامەرانی و شادیتان ئەسپێرم زۆر سپاسانەکەم هاوڕێیان دەستان خۆش خۆش بۆملایەکە دەست خۆش شەماڵ دەست خۆش هاوڕێکا هەردووژی.